هونەرمەند کیژان ئیبراهیم خەیات هەمیشە چالاکیەکانی خۆی بڵاوکاتەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی تایبەت بە خۆی و لەم ماوەیەشدا یەکێک لە گۆرانیە تایبەتیەکانی کە لە یەکێک لە بۆنەکاندا لە هۆڵندا بۆنەیەک ساز کرابوو بە بۆنەی ساڵیادی ئەو شارەی کە کیژان لی دەژی ژمارەیەک هونەرمەندی هۆڵندی چەند گۆرانیەکیان پێشکەش کرد. کیژانیش لە ناویاندا یەکێک لە گۆرانیەکانی پێشکەش کرد کە بە زمانی هۆڵندی دەیڵێت. لە ڕاستیە ئەمە چالاکیە لەم شارۆچکایی من لە یەژیم ئەنجامدرا لە 80 ساڵ لەمەوبەرە لە حەربی عالەمی دووهەمە جەنگی جیهانی دووهەم ئەم شارە ئازاد بووە ڕزگاری بۆ و ئاهەنگێک بوو بۆ ڕزگاربوونی ئەم شارە. چەند گروپێکی مۆسیقی شارەکە بانکێشکرا بوون کە چالاکی خۆیان ئەنجام بن و بە من و کچێکی ئۆکرانیشیان وت کە بەشداری بکەین لەم چالاکی ئەم ساڵە. ئیتر بە گۆرانیەک بەشداریم کرد کە ئەویش هەر تایبەتە بە ئازاد بوون و تاکە گۆرانی منە کە بە زمانی هۆڵندی ژوتومە و بە زمانی کوردی بۆی ئەوان تێبگەن لێم ئەو گۆرانیم هەڵبژار هەرباسی ئازادی مافی ژنانە و ئەو بەرهەمەم پێشکەش کرد و جێ ڕەزامەندی ئەوان بوو. ئەو پیاوە سەرۆکی شارەوانی ئەم شارەیە. ئەو پیاوە بانگشتی کردم کە بەشدار بووم لەم چالاکیە و لەویا دەستخۆشی خۆی لە من و لەو کچە ئوکراینیاکە کە بەشداریمان کردو و دانیشتووی ئەو شارەین و پێی وایە گۆرانێکەمان هەست بزوێنە و کاریگەری هەیە و بەدڵیان بووە.